سەبارەت بە مانگرتن بەداخەوە وەکو جەنابتان ئەزاننەوە بۆ ماوەی 5 مانگەڕوا ستافی وەزارەتی تەندروستی و سەرجەم فەرمانبەرانی تریش موچەیەکیان لە حکوومەتی هەرێمی کوردستان وەرنەگرتووە. بەڕێوەبەری گشتی تەندروستی هەڵەبجەش کۆمەڵێک بەشی تایبەت نەبێت کە ڕەبتی ڕاستەوخۆی بە ژیانی هاوڵاتیانەوە هەیە وەکو نەخۆشخانەی فریاکەوتن لەسەر جەم ناوەندەکانی ترا مانگرتنێکی مەدەنیانە دەستی پێکردووە و بۆ داواکردن لە مافە سەرەتاییەکانی خۆیان نەویش کە موچەیە مانگرتنی سەرتاسەریان ڕاگەیاندووە تەنها ئەو بەشانە نەبێت کە پەیوەندی ڕاستەوخۆیان بە ژیانی هاوڵاتیەوە هەیە وەکو بەشەکانی نەشتەرگەری و نەخۆشخانەی فریاکەوتن.